I really feel like it's a good event because people come together and can be with each other, and it's cozy. ئێمە هەوڵمانناوە ئیشێکی شانەی سەر شەقام بکەین ئەم شانەیە پێوترێ شانەی پیکەرە جوڵاوەکان ئەم شانەیە لە هەموو وڵاتەکانی کە ئیشی تیاکرێت و ئێمەش یەکەم جاری هەڵمانناوە میشە بخەینە شاری سلێمانیەوە و بەدەر لەوە ئەگەر هاوکاریمان بکە لەمانەوە بیبێنە دەرەوە هەدەفمان لەم ئیشەیە دوو هەدەفمان هەیە لەم ئیشە هەدەف یەکەم باز لەو گەنجانان کە چنە دەرەوەی وڵات پیان ئێمە لێرەوە پیان ئەڵێن ئێوە مەڕۆنە دەرەوەی وڵات هەوڵ بن لە وڵاتەکەی خۆتانە ئیبداعکەن ئێوە خاوەنی شارێکن خاوەنی وشەیەکن کە پێوترێ کوردستان. ئێمە ئەم ئیشەمان کردووە کە بەنای پێکەرە جوڵاوەکانە ئیشی من و کاکژار عوسمانە ئێمە ئەم ئیشە پەیامان ئەوەیە کە مرۆڤەکان هەروەکو پەیکەرن هیچ جوڵەیەکمان نییە هەر چالاکیەکمان نییە تاکو ئەوەی ژیان بگۆڕنیان گشتێکی چاکە بۆ وڵاتەکەمان بکەین ئێمە وڵاتێکمانە بەنای کوردستانەوە ئێمە ئەتوانین ئیش بە وڵاتی خۆمان بکەین ئەوە تا لێرەشەکە ژنێکم داناوە لە بەردەمیان نووسیمە بەهاش قاچی خسۆ سەری باش دەژێر پێی دایکایە ئێمە هەموو کە کەسایەتەکانمان هیچ شتێکمان نەکردەوە بۆی ئێمە هەر کاتە پەیکەرێکی دوو جوڵاوی نزدیکا 105 بریندار هات ندانه و 95 شهید جی و جهه کارسات جی کمبینه که گلک خلکی لکومت بی و عرفات عید بین و پاراگور بین و کارسات که گلکات تنظیم بو اب تازیه جی هم ده بیشین نکو او خلک بیشین اکو شهیدک دایی خلک مهزاق و همی هنگی دا بی خدانت و شهیدا همی و تازی کتنک همی مالا ما فردی کنو ام رمز که چکین بو واجر زاخوکو سالانه بیشین اوی روزه وکو کومبینک چیل بتن بله افغان زهات یه چکیدن کو نتنی 27 شباطه بل بلکه هیواسه به 4 به 5 به یعنی 360 روزه ساله کی دیر رو برد یعنی دی صحکت دی زانت انه کارساتک بیل وری هات چکیدن و دی زانت کو اگر بچه که هزرا خوب بدت انه کرد حمیه جنبن ایک هر دم دی ایک هبتن انه بشه بجاتیا کردا بگتان کردات خراب